2022 لوزارة الدرفة أمريكي هات خلات كرن و بلندبونا بهای درمان و شیر زاروکان جخلکی پناهگاه شهبارا دبا بارگرانی. دمباش وبخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا ليرة لواشنطن نها دمجمير حفتي سبيدا روجا بين شمية أفا داخل شموه فيا دمن خوش جوارا دكان أمريكا قافك بشوك دري كا خطرة ندعينا دينان دا آفت يا دوه چارشنبه پشتی سروکی نوی جواتا نوی نرانی کماری کوین مکارثی گوتی کو دانستاندری نوی بسروک جو بايدن را باش بون تفيكو هشتا او نگهشتنا لهفهاتنا كي لسر برسن مزنين آبوري پشتی جوینا کانیزی کی دمجميره كي بسروك بايدن را لكوش كاسبي مكارثي گوتا روشنا موانان منو سروك بايدن هاول دان كو ام ريكين يعني ريكان ببينن بكاربن بحفرا كاربكن ويقول جي از باوردكم للداوية امي بكاربن خالن هفبشن كاركرني پیگوا کارکردنی ببینن برسوا کوش کاسپی جی ارینی بو و داخویانی که دا دست نشان کرکو بايدن و مکارتی هفدیتون و گوتو بیجن جدلو راست کرن و لحف کرن کو دانستاندرین خواه بدومینن هفدمی مترسیان لسر آرامیا آبوری هری مزنی جهانی پارێزەرێ سەرۆک جۆ بايدن دەبێژە قۆناغا داویە شۆپاندنا داکیمەنتێ نەپەنیên حکومەتە ئەمریکیدا لە دەما لێگەڕیانê دوه چارشەمێ دەمالا بەرئاوێ ئا سەرۆکی لە دەلەوێرا داکیمەنت نەهاتنە دیتن داخویانی سێ دەمژمێران بوو پشتی و بەڕەوانکارێ سەرۆکی گوتی و ئاژانس و کارمەندên وەزارەتا دادێ دێ لە مالا سروکی لرهبات بگرن پارێزەر باب باور داخویانیه که داگوتیه کو چه داکیمنتن بنیشان نپنی نهاتنه دیتن لیوی گوت جی کارمندان جبو لیکولینان پیتر کاغذ و تیبینین نویسینا دستی ین سروکی کل دما او جگری سروکی بو بدست خستنا پشتی رو رسمن و شارتنا جنازه تایری نیکلز یکو برلیدانا پولیسان لمنفس مری ریبری مافین سیویل امریکیان شابتن سوزدان کو جبو عدالتی اوی تیکوشینی بکا دی جوینا کا چاپ امنیه دا آل شابتن گوجی ام دخوازن و دوری بیخن برلیکولین و دادگاهان جی ام خورتن و ام جوی مالباتی را شر بکن دوی ناف بری دا پاریزری مافین مدنی بین کرامپ گوت کو ویدیویا کامیریان لاش به پولیسان و گوهرتنا لیستیکیا برف زلالیه امی کاری پی تی وی بکن جبو کو دانانا کامیرین ویدیوین بلاشی پولیسان و بتر بی مسوگر کرن جبر کو دوی ام بکاربن ببینن که چه دبا دما پولیس یکی راد وستینن دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. چالاکوانەکە مافێ مرۆڤان دۆش چارشەمێ گوت کو کچ و کوڕێکین ئیرانی کو دێ ڤیدیۆیەکێدا یا ڕۆمانتیکدا دیار دەبن دەما سەمایە دەکەن هەر یەک جوانە ده ساڵ و نیڤان بتاوانە بێئەدەبیێ و گەفان لەسەر ئەولەکاریانەتەوەیە ئیرانی هاتنە زیندانکردن تەوی کو ژێدەرین دادوەریە دەبێژن کو وان جزاین کێمتر گرتنە ڤیدیۆیا کو بە دەستی ڕۆی تەرێکەتی نیشان دەدا کو ئەمیر محەممەد ئەحمەدی و ئاستایاژ
حقاقي بشف لكولانك طهراني سما ذكرن اجانسا نوچان یا بناوی میزان دزگاه دادوریا کمارا اسلامیه ایران دیبیجا پشتی لیکولین دوزاوان دا اشکره بوکو هزین دیجی شورشی در او هزن دجي شورسي دروا لحكمتي ديكن لسروان لسروي روداوي ميزان دي سرادگهينا كو حكمتي لدجي وان كرتر تاوا جزاء وتاوان لسروان دانينا ميزان دي سرادگهينا كو هر يك جوانا دوستين هاروان دو دوستين خورت جبر بالرفتارية ولا دجي أو لهيا نتوية إيراني 5 سال زندان 5 سال هاتنا زندان كرن. پیمانه پولیتیکین هفبش آشش پارتیین اپوزیسیونی لی ترکیه لهم برتفاقا سلوک رجب طیب اردوغان لسر چار سریا پرزگریکین ترکیه لحف هاتنا لی لسر پرزگریکا کردان چه پیو جینا گوتنا سلوکی گشتی پارتیا آزادیا کردستان پاک مصطفى اوز جلیگ دنویسینه که خود دار رخنه لوان 6 پارتین اپوزیسیونی دگرا کو ده برنامه خود دا یا حل برجاتنان دا پرسا کردان برچاف نخستیا نها برز اوسچلیک راستوخوا بمرایا دم باش سپاش بو دمیوام مدخواستم بزانین که چما هون رخنه الاتفاق اپوزیسیونی دگرن هر جبر هندیه کو ناوی کردان نهاتیا یعنی جبر برنامهوان آسیاسیه دنباش جواج حمو بینرینو او پروتوکولا کو اپوزیسیونا ترکیه کو بناو اتفاق ملت بیان کردن نه بس جوانا کو بحثا کردان نکردن هر وها ده مسئله آزادیا رامانی دربرینی فکری خواتا رخصتنی آزادیا چاپمنی آزادیا خواتا برفرهیا دموکراسی جیده گلک پرسکریک تید هنن و براستی جی سروی هشمندیا که دولتا ترکیه حتی ایرو هاتی دام مزراندن او پروتوکولا هاتی راگیاندن جبروی هم رخنه دکن هر حبونا کرده بخواد تیدنینه يعني دوی متنا بروتوكولا مطابقات يعني هیچ بحثا كرداجي ناكي والعزل خود او قوتنين كو بحثا ديمقراطية او دكشي هي الهوا دمينه نه بريزوس شاليك يعني هناك خالن وي برنامج ما خواندنا وما ديتنا راستا ودي سانجي ام دبينكو نافي كردان تدنيان لي دي سانجي او دخازن ماغازاغوني بغهرن غهرينا ماغازاغوني برفنديا يك خالن وي اوكو سيستم سلوكاتي نهيلن يعني صلاه سلوكاتي نهيلن بتر بدن برلمان ابجي يك داخوازن كردان او ديغال هنديجي هناك ياساين دي دخازن قانون دي دخازن كورن غهرتن چما اولاد برجوان دي كردان دانا بله نها عندك بريار وكريارين حكومتها هي اك بارتيه البته لدجي كرداي لدجي ديمقراطيه و اتفاق ملت يا اوبوزيسيون تركيا دبيجن اما عندك وان كريارنا اما بردام نكن من راوستينن لد اصل خودمون لي بنرن دبي برنامج واني كو غهرتنا قانونا بنگهینا ترکیه ده دبیجن اما هر سه خالن اول هر چار خالن اول ین قانونا بنگهین و خو بهلن دوا خالنا ده نه کرد هيا نه دموکراسی هيا دبیجه ین نه نتو پرست آتاتورک بن یعنی آتاتورکچی بن بخوا الدجی قانونا بنگهینه دوی قانونا متنا وان کدانیه دبیجه ایج خیلی ملت ترکو و یکتیا ترکیه و حبونا دولت ترکیه بحثات چه بکن اول دجی دستوریه یعنی گوتنین وان و برنامه کوان پیشکش کری لهو نایه مثلا اوه آن براستیجی لترکیه گوهرتنک اساسی لازمه ام وقت کرد دبیجن ایرو حبونا ملت کرد و پرورده زمان کردی در قانون بنگهین در بیبجی کرن و آزادی رامانی آزادی خواتا ریخستنی به برفرهی در قانون بنگهین در بیبجی کرن باشه لی
كاكي مصطفى عمدي بحثي كردا بكن مادام اتفاقين كردا جيبون منا مع اتفاق كدو آزادي ام بيسين هي برنامج وان نقل كي زلاله هي ام تشتكي شوان زانين هالبرجان تجي نزيد بن اردوغان دخوازه هالبرجاتنا بيش بيخا يعني عمش كردا راتش بيجنا ام تبسالش كردا بكن سر برنامج وان اتفاق كدو آزادينا اتفاق كرداي اتفاق هدفه بيش وقال لك بلي برانيا كردا بلي اتفاق تركاية بيش بارتيان تشبي تركو هدف اتفاق كرنن بس تركيشيات كردانا كيكوس جليك اتفاق تركيين يعني دبن في راسية بينو اتفاق تركيا برنامج واجد او تني راسته ام بخوك آلية كرد ام وقت باك بانجي حمو كردادكن ام بيجن ورن ايرو تشتي كارب تشيه ابونا ملت کرد و پرورده زمان کردی و قد خیل سر ناو کردستان برا رابن برا ترکیه او پیمان ناونتوی که امضا کردی وانا بجیبینن و برا آزادی رامانی بجیب و رخصتنی بجیب دستوری ده ام سر به برنامه بانگی هر کسی دکن ام به ورن ام دست بدن ده مخابن بياريد او كنيه برز شاليك ام بحثي كردا بكن وكو قال وكو خلق نوك لاين سياسي ام بارتي سياسي يعني ام دبينن ببراني نب اردوغان رنا ونها ام دبينن بارتي شش الين اوبوزيسيون يجيكو او اتفاق جي نافي كردان نائنا باشا كرد بقيشتي بيتش بكن وهيفينينا وام دزانش جيكو قالك هالبجاتين تركيا مديتنا هر لانك كرد بشتواني اللي بكن سركتني دينا نمونا شرداري اسطنبولي يك جوان نمونين ديار بو كردو يتش بكن بله نا اتفاق جمهورية دسلات ونا اوبوزيسيون ملت اتفاق ملت بحثا كردا وما في كردا لكن بحثا ديمقراطية جناكن اصلي خده ليه مخابن اتفاق كو هدفه لقال تشابين تركا كري اتفاق كدو آزادية جد برنامج خواه ببرفرهي و بزلالي بحثا چارەسەریya پرسا كردا وما في كردا ناكن لبه ده زلالة دوه ام آلية كردا لهمبري اتفاق جمهور جي لهمبري اتفاق ملت جي دوه ام دست دنگي خود بكن يك دست بدن هفدو ابدا خوازن خواه عاجل ايرو كدكار بيك بي دوه ام سروي برنامج دينن ام هلوستكي بگرن دياره في برنامج ملت اتفاق ملت و في هلوستا اتفاق جمهور دي لتركيا جهاتني برمزن چينا بن البته عندك دمك دي الجور روشا ايرو هجر اتفاق ملت بسر حكم عندك جهاتني بتشوجي بيت شيكرن بلكي عندك راحتيك دمكي تشيفي ليش بو كردا وبدورو دريج بو ديمقراطية وآزادية التركيا شتون جبو كرد دبي اولا اول بين جمهف لسر داخوازن خوي عاجل برنامج يقدرتي ام او بكن وام لسر وي الترناتيف داينن بريز مصطفى شليك سلوكي بارتيا آزادية كردستاني بمربوم قال كي سباسيات تكن ام سباسيات تكن سركتني خازن زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسوا شباب لو واشنطن دي سي هردو هفته جاري دب ميواني مالكانتا لقوان سروکی کمپانیای نوتی بسرا عراق دوی چهارشنبه به آژانسی رویترز راگەیان پێشبینی دەکاتن قەتەر بەڕێژەی لە سەدا 25 پشکەکانی کۆمپانیای تۆتال ئەنتەرجس بە بڕی 27 میلیارد دلار لە پرۆژەکانی وزە لە وڵاتدا بەدەستبێنێتن. حکوومەتی عێراقش ئامانجی ئەوەیە نزیکەی لە سەدا 40 بەدەستبێنێتن و بەرهێنانەکانی گەورە لە پرۆژەکانی لە پرۆژەکاندا لەلایەن دەوڵەتێکی کەنداوە سەرکەوتنێکی گرنگ دەبینێتن بۆ حکوومەتی محەممەد شەیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کە لە مانگی تەشرینی یەکەمی ساڵی ڕابردوودا و دوای زیاتر لە ساڵێک لە گێژاوی سیاسی دەست بەکار بووە. هەروەها ئەم ڕێکەوتنە بە هەنگاوێک بۆ کەمکردنەوەی نفوز و دەسەڵاتەکانی ئێران لە کاروباری عێراقدا دادەڕێتن.
دەنگۆی ئەوە هەیە کە دادگای فدرالی عێراق مشتومڕ لەسەر سکاڵایەک دەکاتن سەبارەت بە دەستوربوونیان نادەستوربوونی بڕیارێکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لە کۆتایی ساڵی ڕابردوودا بۆ درێژەکردنەوەی ماوەی کارکردنی ڕەنگە بڕیاری دادگا گرژیە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغدا قوڵتر بکاتن. پێش چەند ڕۆژێک داکتەر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستانی عێراق لە بەغدا بوو، ئێستا لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵماندا بۆ باسکردنی ئەم بابەتە و ئایا ڕێگریەکان چین لە پێش ئەنجامدانی هەڵبژاردننی نوێ لە هەرێمی کوردستاندا. سوپاس دکتۆر یوسف، ڕاستە سکاڵایەک لە دادگای فدرالی عێراق هەیە سەبارەت بە نادەستوربوونی درێژەکردنی ماوەی پەرلەمانی هەرێم؟ سپاس بۆیەوە و ڕێز بۆ بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. بەڵێ تەنها یەک سکاڵە نییە لەسەر ئەو یاسایی لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆ درێژکردنەوەی ماوەکەی خۆی، بەڵکو 4 سکاڵە لە دادگای ینی سکاڵاش نین داوان لە دادگای باڵای ئیتیحادیە عێراق تۆمار کراوە کە یەکێک لە سکاڵەکان بەندە تۆمارم کردووە لەسەر نادەستوری بوونی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بۆ درێژکردنەوەی ماوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لانی کەم بۆ ساڵێک. کەواتە ڕاستە. باش ئەگەر دادگای فدرالی بڕیاریدا کە ئەو هەنگاوە نادەستوریە چی دەبێ لە هەرێم بە تایبەتی؟ ئەو کاتە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نادەستوریە بێت و ناشەرعیە بێت و پەرلەمانی کوردستان دەبێت لە کار بکەوێت و هەر یاسایەک دەربکات نادەستوریە بێت و دەسەڵاتەکانی تری هەرێم ئەگۆڕێن بۆ دەسەڵاتی کاربڕێکرد تا و کاتی هەڵبژاردنێکی نەزیه و بێ دکتۆر یوسف ڕەنگڕێژی دەسەڵاتەکانی عێراق هەرێمی کوردستان ئەکرێتەوە. باشە دکتۆر یوسف دەمویست ئەوە بپرسم، هەر بابەتی هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێم لە کاتی خۆی دەنەکران؟ لەبەرەوەی ئەم دەسەڵاتی هەموو کێشەکانی گرفتەکانی عێراق لە عێراق کرا. فەرموو. لەبەرەوەی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی دیموکراسی نییە، ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە دیموکراسیەکی ڕتوشە، وەگەرنا سەیری کە لە 92ەوە تا ئێستا لە 1992 تا ئێستا یەک هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیان ئەنجام نەدراوە و هەمیشە هەوڵێەوە دراوە دەسەڵاتەکان ینی تەمدید بکرێن تەنانەت بە سەرۆکی هەرێمیشەوە. ینی ئەو گرژەی کە لە 2015 دروست بوو بەهۆی ئەوە بوو کە مەسعود بارزانی کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو 2 ساڵی بۆ تازەکرا بوویەوە ئەویست هەر بەردەوام بێت لە پۆستەکەی. بۆیە یعنی سیستمێکی دیموکراسیمان تەواو عیارمان نییە لە هەرێمی کوردستان تا بڵین کە ینی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجامەدات و ئەوەی تری هەمووی بڕۆبیانوە. لە ڕاستیە منە ئەو بۆ بینەر و بیسەری ئێوە ڕوون کەمەوە کە ئەنجامدانی هەڵبژاردن بە تەنیا لە کاتی خۆیان ئەوە ناکاتەوەی کە دیموکراسی فڵانێ مەشەڕ بۆواکەین کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ، بەڵام تەنها ئەمە شەڕەکە نییە. هەڵبژاردننی نزیه و بێساختە و گۆڵ بێت و لە هەمان کاتی شاپێویستە کات هێزە چەکدارەکان لە ململانە سیاسیەکانە بەشداری نەکەن. یعنی ئێمە گەر چیمان کرد بە چی ئەگەر ڕۆشتین هەڵبژاردننیشمان ئەنجامدا هەڵبژاردنەکان ساختەکاری تیاکرا یان دوایی هێزێکی سیاسی بەهۆی ئەوەی کە هێزی چەکداری هەیە نەتیجەی هەڵبژاردنەکان قبوڵ نەکات. باشە پێویستە کات هێزە چەکدارەکانی هەرێمیش پێلایەن بکرێن لە ململانە تا توانین ئێمە باس لە دیموکراسی بکەین. دکتۆر یوسف ناکۆکی سیاسی هەن ئێمە دەزانین لە هەرێمی کوردستاندا و ئێستا نییە نوێ نین هەر چەندین ساڵە هەن، بەڵام هەندێ لایەن بۆ نمونە داوای هەڵبژاردن دەڵێن دەبێ هەڵبژاردنەکان بکرێن، هەندێکی دیکە دەڵێن زوویە یان هۆیەکانش ئەوەیە کە کێشی تەکنیکیکان هەن بۆ نمونە ئامارەکانی دەنگدەران نییە یان ئاماری ڕاست و درست نییە و هەندێک لایەنش وەکو گوتم سوورن لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی شەفاف شتەکان بکرێن، لانی دیکەش هەندێکیان دەڵێن نا دەبێ ئێمە هەڵبژاردن بکەین. یعنی حەزەکەم بزانم کێشەی ئەوەی کە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا نەبن سیاسین یان تەکنیکین؟ هەردووکین، هەم سیاسیە هەم تەکنیکیە. یعنی ئەم سوڵتەی لە هەرێمی کوردستان هەیە بە هەڵبژاردننی نەزیه ڕازی نابێت، چونکە ئەزانێ
هەرە زۆری خەڵکی کوردستان ئەم سڵتەیە قبول نییە و باشترین بەڵگە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان قبول نییە دابەزینی ڕێژەی بەشداری هاوڵاتیانە بە بەردەوامی لەو هەڵبژاردنانەی کە ئەکرێن مەسەرەن هەڵبژاردننی بۆ نمونە هەڵبژاردننی 2009 لە 1970 خەڵکی کوردستان بەشداری تیا کردووە بەڵام هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنرانی عێراق لە هەرێمی کوردستان لە 36 خەڵک بەشداری تیا کردووە کامەش زۆربەی هەرە زۆریشی ڕەنگە بەشی زۆریشی تەنگی بەوانە نەداوە بۆیە ئەو سوڵتەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بە هەردوو جەناحەکەی ئەزانن متمانی خەڵکیان لەدەستیاوە و ئامادەی هەڵبژاردننی نەزیهنی و ئەوەشی کە مەسەرەن ئێستا مەسەرەن پارتی گوێمان لێبێ کە ئەڵێ بێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ پارتی ئەوێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بە مەرجەکانی ئەو بکرێ واتە هیچ شتێک لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرانەیە تەزویر لە هەڵبژاردنەکان ئەگەر کرا ئەبێت تۆ نەتیجەکەی قبول بکەی و تەنانەت ئەگەر نەتیجەکەش بە شێوەیەکی تر بوو پارتی بەدڵی نەبوو بتوانێت هەولێردا بخە ینی باشە ئێمە چۆن بتوانین بڕوا بەوە بکەین کە دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە کە پارتی هەر کەسێک ڕازی نەبێت لە بیرروڕاکانی هەولێری لێ قەدەغە بکات بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە ئاساییکردنەوەی کۆی دۆخی هەرێمی کوردستان هەیە و پێویستمان بەوە هەیە کە سیستمێکی دیموکراسی بنیاد بنین بەو شێوەیە کە هەڵبژاردنەکانی پێشوو کە بینیمان ئەوە دیموکراسی نانەکەوە بۆ وەڵامی ئەو پرسیارەشتەکەڵی چۆن کەواتە مەبەست ئەوەیە گۆڕانکاری لە سیستەمی هەڵبژاردن و لە یاسای هەڵبژاردنە بکرێ بۆ ئەوەی بتوانێت زیاتر دیموکراسی بێ بەڕێزم بەڕاستی من پێم وانییە کە کێشە زۆر لە یاسای هەڵبژاردن یا لە سیستمی هەڵبژاردن بێ هەموو سیستمەکانی هەڵبژاردن لە دنیای چاکی و خراپی خۆیانیان هەیە کێشە لەوەیە کە کێ دەنگەدا و کێ ژمێرێ و چۆن دوایی نەتیجەکەی قوڵەکرێ ئایا ئەگەر ئێمە حساب چینە ململانەیەکی هەڵبژاردنەوە هێزی چەکداریان هەبێ و لە ڕێگەی هێزە چەکدار و هێزە ئەمنی و هێزە مخابراتەکانیان وەزەخت لە خەڵکن ئەوە چ دیموکراسیەکی پێڵێن ئەمە مشکلەکەیە ئەوە مشکلەکەیە کە خەڵک کێنراون لە تورکیا لە سووریا لە ئێران کارتی دەنگدانیان بۆ پڕکردوونەتەوە یەن بەشداری لە هەڵبژاردنەکانە کەواتە مشکلەکەیە کە دەنگی دووبارە و سێبارە و ئەوە ئەکرێت کەواتە هەڵبژاردن بکرێش هەر هەمان شێوە دەبێت چارەسەر هەیە ئەگەر هەڵبژاردن بەو شێوازانی ڕابردوو بکرێ هیچ نەتیجەیەکی نابێ و خەڵک نەماوە بەڵکو ئێمە پێویستمان بەوەیە ئەم نظامی حکومڕانی هەرێمی کوردستان بگۆڕین بۆ نظامێکی حکومڕانی تەندروست چونکە لە هەموو ڕۆکانەوە بەڕاستی فەشەلیەناوە خۆزگا کاتمان هەم باسی ئەو سیستەمە کە تۆ پیشنیازەکەی بکەین دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق زۆر سوپاسی جەناب دەکەین. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دوه وەزارەتە دەرڤەیە ئەمریکی پارێزەری کورد بەشدار حەسەن ئیسماعیل بە خەلاتێ بەڕەوانین مافێ مرۆڤان ساڵە 2022 خەلاتکردنها ئەو میوانێ باڵن ساڵح و لەگەڵ ڕووداوەکانە باڵن فەرموو. سپاس دەخیل خۆشاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا جەختکردنەوە لە پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ بەمانای پاراستنی ئازادیە بنەڕەتیەکانی مرۆڤە لە جیهاندا یاسا نێونەتەوەی یەکان سەبارەت بە مافەکانی مرۆڤ داوای وابەستەبوونی حکوومەتەکان دەکەن تا یەک بەیەکی ئەو مافانە بپارێزن کە لە جاڕامەی جیهانی مافەکانی مرۆڤدا دەستنیشان کراون. وەزارەتی دەرەوەی ئەمریکا و زۆرێکیش لەو نێوەندانەی داکۆچی لە مافەکان دەکەن ساڵانە راپۆرتی خۆیان هەیە لەسەر ڕەوشی مافەکان لە جیهاندا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵانش خەڵاتێکی تایبەتی هەیە بۆ ئەوانەی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن. پارێزەر بەشدار حەسەن لە هەرێمی کوردستانی عێراق یەکێک بوو لەوانەی وەک داکۆچیکارێک خەڵاتی ساڵی 2022 پێبەخشرا لەسەر ئەو ڕۆڵەی خۆی و تیمەکەی هەیان بووە لەو داکۆچیکردانەی کردویانە لە مافەکانی مرۆڤ
بە تایبەتیش لە دۆسەی گیراوەکانی بادیناندا لە هەرێمی کوردستانی عێراق. پارێزەر بەشدار حەسەن میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک بەشدار سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت پیرۆزباییش بۆ ئەو خەڵاتی کە وەرت گرتووە. ئەم خەڵاتە لای تۆ چ مانایەکی هەیە؟ بەناوی خودای گەورە میهرەبان، سڵاو لە جەناب و تەواوی بیسەران و بینەرانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێکە بۆ ئێمەتان ڕەخساند. ئەم خەڵاتە لەلای من بەمانای ئەوە دەیە کە فعلەن پێشەلکاری هەیە لە هەرێمی کوردستان و پێویستە لەمەودا لە پاش وەرگرتنی ئەم خەڵاتە کە پارێزەرێکی کورد یان تیمێکی پارێزەرانی کوردستان وەریدەگرن، پێویستە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان پانتایی ئازادی لە هەرێمی کوردستان فراوانتر بکەن و دەمەوێت سپاسی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بکەین کە بەبەردەوام لە قۆنسولی هەولێر لەگەڵمان بوونەوە متابعی ڕووداوەکانیان کردی و متابعی ئەو پێشەرکارانیان کردی دەرحەق بە مافەکانی مرۆڤ. و ئەم خەڵاتە بەڕاستی شتێکی گەورەیە و جێگەی خۆشحاڵیە، بەڵام ئەو کاتە ئەمن خۆشحاڵتر دەبووم ئەگە بمبینی باە زیندانەکانی هەرێمی کوردستان خەڵکی تێدا نەمابایە لەو کەسانێکە بە لەسەر ئاستی لەسەر پرسی ئازادی ڕادەبڕین دەژی کراون. گەورەترین گرفت لە بەردەمتان نابوو کاتێک کە داکۆچیتان لە گیراوەکانی بادینان دەکرد چی بوو؟ ئەوە بوو کە نەیاندێش سەردان بکرێن یاخود لێدوانی گەورە کاربەدەستان زیاتر ڕۆڵی هەبوو لە بڕیاری دادگادا و بوو بە تەگەرەیەکی گەورە لە بەردەمکاری ئێوەدا. طبعا تەگەرە زۆر هەبوو، عائق هەبوو لە پێشمان لە بەردەم تیمی پارێزەران. یەک لەوانە مەسەلەن هەر زیندانێک لە کاکی دەژیرکردنی لێ هەیە لە قۆناغی لێکۆڵینەوە تا دەگاتە قۆناغی دادگایکردنی پارێزەی لەگەڵ بێ. هیچێک لەو زیندانیانەی بادینان ئەو چالاکۆن و ڕۆژنامەنووسانێک کە دەژیر کراون لە قۆناغی لێکۆڵینەوە پارێزەریان نەبووە و ڕێگەیان نەدا و ئەسڵەن بیان بینین و تەنها بۆ خوێندنەوەی دۆسیەکانیان تا ڕۆژی دادگایکردن ڕێگەیان نەدا دۆسیەکان بخوێنینەوە و ئێمە لە ناو دادگا وەختێکمان وەرگرت سعاتێک وەرمانگر بۆ بچین دۆسیەکانیان بخوێنینەوە. بۆیە کۆمەڵێک گیرگرفت هەبوو بەداخەوە دەسەڵاتداران بە تایبەتی دەسەڵات و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ڕێگەیان نەدەدا. بۆچی دەسەڵات و هێزە ئاسایشیەکان دادپارێز لە هەرێمی کوردستانی عێراقدا بە تەواوەتی پێیاندا دەگرت لەسەروی ئەم دۆسیانە پەیوەندی هەیە بە سیخوڕایەتی کردن و بەم جۆرە بابەتانەوە؟ هۆکارەکە چی بوو؟ ینی ئەم گەنجانە کە گیران لە شاری دووەک دەگیرێن بەڵام لە شاری هەولێر دادگایی دەکرێن، تەنانەت بەر لە دادگاییکردنەکەش سەرۆکی کابینەی نۆ لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەمانە سیخوڕن ئەمانە کاری خراپیان کردووە. بۆچی ئەم هەموو سووربوونە هەبوو لەسەر ئەوەی سیخوڕایەتیان بەسەردا بسەپێنرێ؟ ئەجان خۆی لە خۆی لە لێدوانەکەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بەر لە ئەوەی کە دادگا قەزێکێک لا بکاتەوە و خۆی لە خۆیدا دەستی وەردان لە کاروباری دادگا چونکە ناکرێت و کەسێک متهم بکێشتان دەرگای نەکراوە. ئەوە خاڵێکی تر ئەمانە هیچ کارێکی سیخۆریان نەکردو بە هیچ شێوەیەک و هیچ بەڵگە و دیکۆمنتێک نییە SMS-ێک پەیوەندیشی تەلەفۆنی کەسێکیان بینی بێ، تەنها هەموو ئەو بەڵگانێک کە دەستگا ئەمنیەکان و دادگا پشتی پێبەستە لەسەر سزادانی ئەوانات مخبر سڕیە. مخبر سڕی ئەسڵەن لە عێراق هەر باوی نەماوە، دەبێت ئێستا لە عێراق مخ شتێک نییە بەناوی مخبر سڕی، دەبێت دوو شایەت بە چاوی خۆی ببینی ژێ لێ بوی کە ئەوانە بەتەمای کاری سوخڕین یان ئەوەتە دەبێت ئاعترافەوی. تاوان چۆن ئیسبات دەبێت لەسەر متهم یان دەبێت ئاعترافی هەبێ یان دەبێت دوو شایەت هەبێ، دوو شایەت نییە ئاعتراف نییە تەنها مخبر سڕی. بۆیە سەر لە بەری تۆمەتەکان هەمووی بێبنەما بوون و خۆشیان قەناعەتیان ئەسڵەن بڕیارەکەنەوە، بەڵام بڕیارەکە بڕیارێکی سیاسی بوو بەداخەوە دادگاکانی هەرێمی کوردستان کەوتونەتە بەرمەترسی. مەترسی ئەوەی کە بڵین سەروەری یاسا بە تەواوەتی پێشێل کرا؟ بەڵێ بەوان ئێستامە هەمومان لە مەترسی ئەوە داینە کە دادگاکانی هەرێمی کوردستان سەربەخۆییان لەدەستداوە. کاک بەشداریەکی لە پرسەکانی تر ینی هەر وەکو لە سەرەتاشە ئاماژەمان پێکرد پرسی مافەکانی مرۆڤە زۆر دەمێکە ڕێکخراوە نێونەتەوەییەکان ڕێکخراوە خۆجەییەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا تەنانەت راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ئاماژە بە پێشنکاری ئێجگار گەورەی مافەکانی مرۆڤ دەدەن، بەڵام لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی چەند وتەبێژێکیەوە ئاماژە بەوە دەکا کە ئەمانە هیچیان دروست نین ئەم هەواڵانە پێشلکردن نییە بە پێچەوانەوە، ینی دانێت دیمەنێکی با بڵێم جوانتری هەرێمەکە پیشان بدەن نوکوڵیکردن لەوەی کە پێشەلی مافەکانی مرۆڤ هەیە. بەڕای جەنابەت وەها دەکا کە بڵێین نا ئەم حکوومەتە یاخۆ ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە توانای ئەوەی نەماوە کە بەرنامە ڕێژیەک بکە بۆ چاکسازی بە تایبەتی لە بواری مافەکانی مرۆڤە؟
مامۆستا بەڵێن ئەمن پێم وایە ئێستا کار و ئیش و کاری حکوومەت لە ڕێگەی ڕێسپاردنە دۆڵتەکان تەنها بوویتە وەڵامدانەوە لە جیاتی ئەوەی ئەوەندەی وەڵامی ئەو بەیاننامانەی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا و نێت دیبلۆماتیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بداتە ئەوەندە خۆی بەوەی سەرقەڵ کردووە خۆ باشتر بە پیل داواکانی خەڵکی کوردستانەوە بچیتن ئازادی لە هەرێمی کوردستان زیاتر فراهم بکاتن دیارە ئەو کاک بەژار بۆ نایکە بابەتەکە لەسەر ئەوەیە ئەوانە ڕخنەیان قبوڵنی چێشەکە لەوەیە یعنی ئەمن دەبێت شتێک بڵێم ئیمامی عومەر بە گەورەی خۆی دەرێ رحم الله من ئەهدی ئیلی عیوبی باش ئێوە چین کە ناقبوڵ ناکەن خەڵک ڕخنەتان لەبگری گەندەرێکە ئەوەندە زۆر بووە پێیان وایە ئەگەر بە ڕخنەیەک لە فەیسبوک یان لە نووسینی ڕۆژنامە نووسێک پێیان وایە بۆی ماوەی حکومڕانیان بەرەو کەمبوون دەچێتەوە دۆسەی گیراوەکانی بادینان چەندە پەیوەندی هەبوو بە ئازادی ڕادەربڕینەوە 100% پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە هەبوو هیچ ئەوانە هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە مەسەن لە بۆ نمونە مامۆستا بەڵێن ئەو بەڵگانێکی ئەوانە پشتیان پێبەستا بوو دەڵێ ئەوانە چەکدار بووینە ئەمەش داوامان لە دادگا کرد فەرموچەکێک بین ئەگەر دەژی کراوەکو مەبروزی جورمی تاپڕێکی ڕاوکردنیان هێنابوو لەسەر مێزی محکەمەیاندانە بۆ جێگای پێکەنینی هەموو دانیشتوانن و لەو کاتە نوێنەری قۆنسولیای ئەمریکا لە ژوورەوە بوو یۆنامی لە ژوورەوە بوون پەرلەمانتارانی کوردستان لە فراکسیۆنە جیاوازەکانی لە پەرلەمان لە ژوورەوە بوون ئێمە تیمی پارێزەران داواکاری گشتی خۆیان ناو هۆڵەکە تەقریباً بۆ پێکەنینێک بۆیە هیچ پەیوەندی بە ئەو مۆزوعە تەنها ئەوەندەیە ئازادی ڕادەربڕین بۆ هیچ ئۆتۆماتانێکی ئەوان خسووتیانەتە پاڵ ئەو ڕۆژنامە نووس و چالاکۆانە دوورن لە ڕاستی و هیچ بنەمایەکیان نییە فشاری دەرەکیە بوو لەسەر دادگا نەک لەسەر دادگانی لەو دۆسەیە بەگشتی دۆسەی گیراوەکانی بادینان بەڵێ ئەگە فشاری دەرەچینە بە ئەوانە بدانرا بوو بە پێ ئەو زانیارانی ئەمامە ودایان نەبوو هەر یەکە چەند 15 ساڵیان حکم بکەن بەڵام پاش ئەوەی ئەمە بەر لە دادگایکردنەکە دوای دادگایکردنەکەش ئێمە سەردانی قۆنسولی ئەمریکا و یۆنامی و وڵاتانی ئەڵمانیا فەرەنسا بریتانیامان کرد تێمانگەیاندن کە بابێتێکی لەو شێوەیە لەگۆ ئارادایە ئەوان فشاریان کرد و بەیان نامان کرد و زەختیان کرد ئیتر بووە 6 ساڵ دوای لە 6 ساڵە کاتە 3 ساڵ دواتر 2 ساڵ و 1 ساڵ خەڵکێکی یەکجار زۆریان حکم کرد بەداخەوە چی بکرێ باشە کاک بەشدار بۆ چاکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ ئەمە ئەرکێکە هەر تەنها لە ئەستۆی دەسەڵاتدارانە یاخو کۆمەڵگەی سڤیلیش لە هەرێمی کوردستانی عێراقا پێویستە ڕۆڵی تەواوی خۆی بجێڕێ بەتاکید کۆمەڵگەی سڤیل و ئەوانە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی هەموو دەوری خۆیان هەیە و پەرلەمانتاران پەرلەمان کە دەستگایەکی تەشریعیە ئەو دەتوانێت ڕۆڵ ببینی لە تعدیلکردنی ئەو یاسایانەی کە هەیە و هەروەها خاڵێکی تریش ئەویش ئەوەیە سەربەخۆی بوونی دادگاکان ئەگەر دادگاکان سەربەخۆ بن ئەوانە ناتوان ئۆتۆماتانە بەکەیف خۆیان لە ڕێگەی مخبر سڕی ببەخشنەوە سەر ئەو چالاکۆن و ڕۆژنامە نووسانیان ئەو ڕخنەگرانێکە لە هەرێمی کوردستان هەن من زۆر جار لە چالاکوانانەوە دەبیستم کە دەڵێن سەروەری یاسا بە هیچ شێوەیە ئامادەی نەماوە لە هەرێمی کوردستانی عێراقدا بەزەمێ ئەوە لە زاری جەنابتەوە ببیستم ئایا نهێشتنی سەروەری یاسا کارێکە بە بەرنامە دەکرێ یا لە کەم و کوڕی و لە کەم تەرخەمیەوەیە نەخێر بە بەرنمەیە ئەوەندانێ هەموو شتێک بکەوتە هەژمونی خۆیان مەسەن لە بۆ نمونە لە ماوە ڕابردوو لە یەک لە کەناڵە ڕاگەاندنەکانی هەرێمی کوردستان یەکێک لە سەرۆکی حزبەکان وتی دادگا چیە حساب بۆ دادگا ناکەم ئەوە نیشانەی ئەوە ئەگە سەرۆکی حزب کە یەک لە فراکسیۆنە هەرە بەهێزەکانی ناو پەرلەمانی کوردستان بی ئەوە ڕئیوی کە حساب بۆ دادگانەکە ئایا هاوڵاتی چ متمانەیەکی بە دادگا دەمێنێت کەواتە دادگا بۆتە ئامرازێک بۆ تەنها سزادانی خەڵکی هەژار و بێپشت زانیاری زیاترم دەرێ کاک بەشدار مزانیاری زیاتر ئەمە بەدەیان متهم هەنا خەڵک هەیە ئەمری قەبزی هەیە فەرمانی دژیکردنی هەیە لە خۆپیشاندارەکان دەست تێوەگڵاوە دەستی هەبوو لەسەر کوشتنی خۆپیشاندار ئەوانە هەمووی متهم من ئەمری قەبزیان هەیە بە پێی مادە 6 کە سزایەکەی تا لە سێدارەدانە بە پێی قانونی عقوباتی عراقی ئەوانەی کە نایەنە بەردەم دادگا حساب بۆ دادگا ناکەن ئەو بەڵگەی لەسەر ئەوەی کە دادگا تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژارە لە نێوان هەردوو زلێزەکەی دەسەڵات لە هەرێمی کوردستانی عێراقدا پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دیاردەیەکی سیر هەیە ئەم دوولایەنە باوەڕ بە دادگاکانی یەکتر ناکەن ئەگەر کەسێک بێ داوایەک دژی بۆ نمونە یەکێتی تۆمار بکە دەچێتە هەولێر لە هەولێریش بە هەمان شێوە گەر یەکێک شتێکی هەبێ دەچێتە دادگایەکی زۆنی سەوز لە سلێمانیە لە شوێنێکی تر ئەمە چ زیانێکە ئەمە چ جۆرە لێکدانەوەیەکە بۆ ڕۆڵی دادگا
آخر ئەوەیە وای کردێک کە خەڵک متمانی بەدادگەنەمینێ پاشان دانانی ئەو دادوەرە بەڕێزانە کە بە مامۆستا خۆشمەین دەزانم بەداخەوە دانانەکە لەسەر ئەساسێکی منطقینە دانانی دادوەر دەبێت بەڕێگەی CV ئەزمون بڕوانامە ساڵانی خزمەت بەو شێوانە دادوەرەکانی کە لە هەرێمی کوردستاندا مەزراون هەموو لەسەر ئەساسی محاسەسەیە من لە دادگای تەمیز دوو هەیئەتەمە هەیئەتێک 5 ئەویت کرد 5 دەبی سیانیان پارتی بدوانی نەچێتی بن لە هەیئەتەکەیت کە دەبێت سیانیان پارتی بدوانی نەچێتی بی ئەوە وای کردیە ئەو وەزع لە هەرێمی کوردستان ڕوودەدا بەداخەوە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە سیڤیلیەکانە چ جۆرە هەماهەنگیەکتان هەیە بەیەکەوە کە بتوانن کاری پێکەوەی بکەن لە پێناو باشترکردنی ئایندەی مافەکانی مرۆڤ جێگیرکردنی سەروەری یاساوە و بابەتانە ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو تیمی پارێزەران بە تایبەت ئێمە پەیوەندێکی زۆر پتە و بەهێزمان هەیە لەگەڵیان و بەردەوام لەگەڵیان لەسەر هێڵی لەگەڵ ڕاگەیەندکاران لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ هەموو ئەوانەی کە بزانین تەسیریان هەیە لە بۆ سونعی قەرار بە بەردەوام لەگەڵیان لەخەتی بە دواپرسیارم سەبارەت بە کاری ئایندەیی تیمی پارێزەران بێ ئەم تیمە هەر بەردەوام دەبێ یاخود تیمێکی سنووردار بوو تەنها بۆ گیراوەکانی بادینان چ پرۆژەیەکتان هەیە؟ ئەمە ئەو تیمە هە بەردەوام دەبێت تا پێشەرکردنی مافی مرۆڤ هەبی لە هەرێمی کوردستان ئەو تیمە لە کاری خۆی بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە بزانین پێشەکاریەکان نامێنێ بە نەخێر لەگەڵ ئەوانەی کە زیندانیانی بادینیان چکە لە 16 سێ سواریانیان ئازاد دەکرێن هەریوان عیسا و گۆدار زێباری و شیڤان سەعید ئەیاسکەرم ئەو چوارە ئازاد دەکرێن شێروانی دەمێنێ بۆ مانجین و ئازاد دەکرێت قارەمان شکری و مەلا نەزیریش ئەوان 7 ساڵ حکم بوونە بەداخەوە ئەوانشتان زۆریان ماوە پاش ئەوانیش ئەمە ئەو تیمە بەردەوام دەبین و ئینشاءڵڵا لە پرسەکانی مافی مرۆڤ کاک بەشدار من سوپاس و پێزانینم بۆ بەڕێزت بۆ بەشداری لە بەرگەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس بۆ بەڕێستم. ئەلبەتە عزیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و ڕووداوێکی نوێ ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون دەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ و لە چینە لای دەخیلی شەمۆ. سپاس باڵێن کاک بەشدار ئەژیگەلکی پیرۆزباهی لە تدکەم ji بۆی خەلاتی سەرکەفتی بیم. د ئۆپراسیۆنا دژی داعشدا لە ڕقە لە سووریە شەرڤانن بە پشتگیریە یان بە پێشەنگیا کوردان د کۆلانên باژاردا و لە پێش چاوێن خەلکێ د کامیۆن و زریپۆشاندا دگەڕیان مە ئەف راپۆرت ji wir heye. بەسەدان لە چەکدارانی هێزەکانی سووریای دیموکرات بارابەرایەتی کوردی ڕژاونەتە سەر شەقامەکانی ڕەقا واتە ئەو شوێنەی جاران پایتەختی دیفاکتۆی گروپی دەوڵەتی ئیسلامی بوو. چەکدارەکان سەرگەرمی پاسەوانیکردنن بۆ خۆپاراستن و ڕێگریکردن لە دژی هێرشێکی دیکەی گری لا شێواز بۆ سەریان لە هێرشەکەی داعش کردێ سەر بنکەیەکی خۆجێیی ئاسایش لە شاری ڕەقا 6 کەس لە هێزەکانی سووریای دیموکرات کوژران. ئەمەش لەو دەمەی چەکدارانی داعش هەوڵی ئازادکردنی بەسەدان لە بەندکراوانی جیهادیەکانی سربەخۆیان دەدا لە میانەی هێرشەکەی داعش ئەوەی 1 هەفتەی خایاند و بە ئامانجی ئازادکردنی بەندکراوانی داعش بوو بە سەدان کەس کوژران. بە دڵنیاییەوە خەڵک دەترسێت ئێمە لە ژیانی خانەوادەکانمان دەترسین و هەروە لە سەلامەتی منداڵ و کەسوکار و لە هاوڕێکانمان دەترسین ئەگەر داعش بگەڕێتەوە ئەوە دەبێتە کارەسات. هێزەکانی سووریای دیموکرات بە پشتیوانی ئەمریکا توانیان لە ساڵی 2017 لە ڕەقەش کەس بە داعش بدەن لەو شوێنەی گروپی داعش سیاسەتی تۆقاندنی بەکاردەهێنا و بە کۆمەڵ خەڵکی دەکوشت و هەروەها تاوانەکانی دیکەشی ئەنجام دەدات بۆ هاوڵاتیانی ترسا و لە شاری ڕەقەی مەڵبەندی پێشووی داعش لە سووریا هێرشەکانی ئەم دواییانە و گەڕان بە دوای ملیتانانی داعش ترسی سەرهەڵدانەوەی جیهادیەکانی داعشی هێناوەتە ئاراوە. من دەترسم و ناتوانم ترسەکەم بشارمەوە هەر کاتێک سەرباز دەبینم دەترسم و تەنانەت دەستم لە ترساندا دەلەرزێت. هێزەکانی سووریای دیموکرات بە پیادە و بە ماشێن و زرێپۆش پاسەوانی شەقامەکانی ڕەقە دەکەن وەک هەڵمەتێک ئەوەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد بە بەرچاوی باوان کە لە دڵە ڕاوچێدان و هەروەها منداڵانی ترساوی شارەکە. هیوادارم لە ئاشتی و سەقامگیریدا بژین و پشت بەهێزدان ئێمە لە ماڵەکانماندا بە ئۆقرە و سەلامەتی دەژین. بەر لە شکستی داعش لە ڕووی لەشکریەوە لە ساڵی 2019 گروپی داعش خلافەتی ڕاگەیاندبوو کە پانتاییەکی بەرینی لە عێراق و سووریا لەخۆ گرت بوو بەڵام لە دوای شکستی لەشکری داعش پێگەی چەسپیوی نەما. هەڵمەتی لەشکری تۆڵەسەدنەوە بۆ شەیدان لە ناوچەکانی ڕەقە و تەبقا دەستی پێکردووە هەروەها لە گوندەکانیان ئەوەش بە مەبەستی کۆنتڕۆل
کۆمەڵکردنی چالاکی شانەکانی گروپی داعشی تیرۆریستیە بەتایبەت دوای هێرشەکەی کردیانە سەر بنکەیەکی ئاسایش. دەسەڵاتداران لە ڕەقا ڕەوشی تەنگەتاویان ڕاگەیان دوای ئەوەی هێرشکرایە سەر بنکەیەکی ئاسایش و بازگەی پشکنینیان لە دەواازەکانی شارەکە دانا. لەو دەمەی جەنگی سووریا لە 12مین ساڵڕۆژی نزیک دەبێتەوە هاوڵاتیان لە گەڕانەوەی داعش دەترسن. وا دیارە کە میلیتانانی داعش پلانیان دانا بێت بۆ دەستگرتن بەسەر ئەم بەندیخانەیەدا بۆ ئەوەی پشێوی و بێسەروبەری بخڵقێنن. هەر بۆیە ئێمە دەستمان بەم گەڕان و پشکنینە بە دوای ئەو چەکدارانەدا کرد. هێرشەکەی ئەم دواییانی داعش کردێ سەر بنکەیەکی ئاسایشی خۆجێیی لە شاری ڕەقا بە بەرچاوترین هێرشی ئەو چەکدارانەدا دەندێت لە دوای هێرشەکەی مانگی یەکی ساڵی 2022 کردیانە سەر بەندیخانەی گوێران لە شاری حەسەکە ئەوەی لە ژێر قەڵەمڕەوی کورداندایە. سمکۆ عزیز دەنگی ئەمریکا. وەزارەتە تەندروستی یا حکومەتە سووری بەهای دەربانان و شیرێ زارۆکان jî bi rêjeyekên dekjara 100% bilind kiriye. Vê yekê barê kesên nexweş û herwesa malbatên ku zarokên sava hene girangtir kiriye bi taybetî jî li penageha Şehba ku derbederên Efrîlê lê dibînin ji ber ku dever dor piştkiriye û ji xwe pirsgirêkên saxlemî jî li wir zehfin. Ji wî kempî Newroz Reş û ev rapor şandiye. زلوخ دربدرك عفرينية لپناغها شهبا دجي جي يك شيرمجة او دايكا چار زاروكين بچوكه زحمتين جيانا دربدربون جبونا وي نتني سرمايا زوستاني و نبونا شوتينه لي نخاشين دمسالي او پرزگريكا پیدا کرنا درمانان کو پر بهابونه دايك دناوا خمو فكاران ده هشتيه في درماني سخونة وإيه نفخة داران بالضروري معني قد شك مثلا المول هابي يعني دارنا إيه سخونة برب 3500 ديبين وكب 6000 7000 إيه نفخة وأنا مثلا إيه حرتشتك وأنا بويا إيه سريشي حتى وأنا بوبيا مدي أرتقنا منكم بكرم بتشتي. وزارة تندرستي ده حكومة السوري ده في داوية بوهايا حمو جورين درمانان بلند كربو كو بنزنبونا نرخ دراوا سوري وكسدم دست نشان کربو. جبر و یکی گلک نخواش نکانن درمان پیوست به دست بخن. به تایبت کسین خزان و کم داهات و دناف ده در بدرن عفرینی. کشخه ده بندور پیچار جیما سوری دانه و به آلوزین ساغلمیره روبرومانه. برای تختار واصفان نیازه دکرن حقی واصفه گنده 10,000 او 12,000 ملت دهود نکنی بکریا بریارک عجر درکت درمان سادی ساد کات سر هنک سادی شش کات سر وی واسه بری نکنی بکریا بحقیقت 10,000 نکو حقیقت بیا 22,000 23,000 ملت تک نوکرشونو داره. برزگریکا کوزلوخ و که گلک در بدران پیرا روبرویه به بهابونا درمانان سینور دارنابه کو پیدا کرنا شیر زاروکانجی استنگیان در دخه. هرچی قاس کو کمیته تندرستی و هیوا سوریا کرد مقدار که شیر زاروکان به پره پیشکش دکه ندیسا هندکه و تیریناکه. وی مهی چویه یعنی 6 قاطع دادن من قچک دا خواستن 4 و وی مهی جی نبیلیه واره نته یعنی پر زحمتیه جی تنبه یعنی وی مهی مثلا بکرنجی شیر ام نکن امکانیه و انا تنایم. تیزانین کو بناسازیا تندرستی لپناگاه شهبا کم باغه. لو مجانا پرتر جسد 1,000 دربدرن عفرینی لوی دوره او جپین سالان و روبروی پرزگریکن ساغلمیه کو دیسا بهابونا درمانان بارکی دن لسر زحمتی روشاوان زیده دکه. نوروز رشو دنگ امریکا شهبا. شاهدان و روزنامه‌وانین آژانسا پیام فرانسی گوتنا کو اسرائیل صبح ایرو پنجشنبه ایریشن بفروکان کرنا سر ناوندکا کرت غزه چند مجمیران پشتی گرتنا یان ریگرتن راکت که ج فلسطینی برف اسرائیلی هاتبو آویتن پشتیوان ایریشان لغزه راکت نو هاتنا آویتن او بو پشتی دمجمیر سی صبح ایرو و لباجار غزه دنگ تقینان جیهاد بهیستن لگوری چالکوانین او لکاریه ین خوجهی و شاهدان ایریشن یکم بکیمی 7 بون لناوندکا پرورده یا کمالا بناوی عزالدین القصام کتنا او بشکی چکداری تفگره اسلامیه فلسطینی حماسه.
کاتیا ئیچا زاری تابووە یەکەم ژنە مەکسیکی کە لە مانگی حوزەیرانی ساڵی 2022 کەشتی بۆ بۆشای ئاسمان کرد. زانیاری زیاتر لەسەر ژیانی ئەم خانمە و هەنگاوەکانی لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادا دەبینین. کاتیا ئێچازاریتا بوو بە یەکەم ژنی مەکسیکی کە گەشت بۆ بۆشایی ئاسمان بکات. کاتێک لە مانگی 6 ساڵی 2022دا پەیوەندی بە فڕۆکەی پێنجەمی تیمی فڕۆکەوانیەوە کرد. بلو ئۆریجنی جێف بێزۆس لەگەڵ ئەندامی تیمەکەدا کەوتە ڕێ. کاتیا لە تەمەنی 26 ساڵیدا بوو بە گەنجترین ئەمریکی بە ڕەچەڵک مەکسیکی کە سەردانی بۆشایی ئاسمانی کردووە. ئێستا ئەو ئیشەکەی لە ناسا ڕاگرتووە بۆ ئەوەی کا لەسەر ئەو پرۆژە یاسایە بکات کە لە مەکسیک بۆ هەموارکردنی دەستور و دەرکردنی یاسای پێویست و بەرزکردنەوەی ئاستی پیشەسازی فڕۆکەوانی ناوخۆیی دەبێت. ئەو دەڵێت کۆمپانیا تایبەتیەکانی وەک سپیس ئێکس یان بلو ئۆریجن شوێنێکیان لە مەکسیک نییە بۆ نمونە بەبێ چوارچێوەیەکی یاسایی کە هەڵدانی موشکەکان ڕێک بخات. مەکسیک نەمای یاسایی نییە بۆ ئەوی پیشسازی فڕۆکەوانی بۆشایی هەبێت. مەکسیک یاسا و دەستوری پێویستی نییە بۆ ئەوەی لە وڵاتە موشکێک هەڵبدات. ئەمە یەکێکە لە شتە هەرە بنەڕەتیەکان وا زۆر گرنگە چونکە نەک تەنها وەستاوە لەسەر هەر پێشکەوتنێک لەلایەنی حکوومەتەوە بۆ دەستگای واڵایی ئاسمانی مەکسیکی بەڵکو لە کۆمپانیا تایبەتەکانیشەوە کە ڕەنگە شتێکی وەک سپیس ئێکس، بلو ئۆریجین یان ئەکسۆین دابمەزرێنن بەڵام دەتوانن تەنانەت ئەگەر بیان ویستایە. کاتیا لە شاری گۆدالاخارا لەدایک بۆ لە منداڵیدا ڕووی لە ئەمریکا کردووە. لە مانگی 8 ساڵی 2022دا کلیلی شاری مەکسیکۆسیتی لە سەرۆکی شارەوانی کلۆدیا شێن باوام وەرگرتەوە. لە وتاریکیدا جەختی لەوە کردەوە کە گرنگە ئەو ببێتە نمونەیەک بۆ خەڵکی وڵاتەکەی لە مەکسیک. بۆ من قسەکردن لەگەڵ ئەندازیاران کە هەمان پلەی منیان خوێندووە جێگەی داخ بوو. ئەوانیش خەریکی چاکردنەوەی مۆبایل و ئامێری جلشۆردن و دەستبەرداری ئەندازیاری بوون. ئێستاش کاری فریاگوزاری دەکەن یان ئیشی تاکسی ئوبەر دەکەن. من لەم ڕاستی لێ تێدەگەم. کاتی ئامێژوویەکی تۆمار کرد وەک یەکەم ژنە ئەمریکیەکی بەڕەچەڵک مەکسیکی کە بلیتی بۆشایی ئاسمانی بەدەستهێناوە. ئەو ئەندازیاری کارەباییە و ئێستاش تیمی مەدەنی کەشتی بۆشایی ئاسمانە. لە تاقیقەی بەهێزکردنی وزەی فڕینی فڕۆکەدا ڕاهێنەرە و ماوەیەک لەمەوبەر لە ناسا کاری دەکرد بەڵام ئەو دەیەوێت هێزی فڕۆکەوانی بۆشایی ئاسمانی وڵاتەکەی پەرە پێ بدات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. بێگومان خانمەکە وەسا جوان و ژیرژی مافەیە بگەتە ئاسمانە. هەر ساڵ لەوان ڕۆژان ئێزدی ڕوو دکەن پەرزگەها لاڵشی ji بۆ پیرۆزکردنا جەژنا چلێ زەڤستانê. کاوە عومەر پەیامەری دەنگی ئەمریکا لە مووسڵێ لە ور ئامادە بوو ئەفرابڕ شاندیان. ئەvە گۆڤەندا çilê zistanê ye li lalişa nûranî ku rêwresmên xwe yên taybet hene çira têne helkirin û qewl û sebeqe dihêne gotin ewên bejdar zorbey wan rojî girin. Cejna çilê zistanê di ayînê êzdiyan da gelekiya pîroz e lavatiyen ku xudê wan parêzîtin û her wesa kesanên taybet hene ku rêwresmên ayînî birêvet ben. عیدا چلێ زستانێش عیدێت ئێزدیایت کەڤنارە دەست پێ دەکات 24 مەها 12 ئەبداویتێتن ڕۆژە دوی مەها دوو لێ دەرێ ئەو کەسێ حاضر دەبێتن دوانە ڕسممادا و بتریاوان چلەگرن چونکی بۆش بژنی عیدا چلێ زستانێ چونکی بابێشیە خو جڤاتاوی و چی کەسێ ببێتن سارترین چ ڕۆژە پرۆژی دەبێتن و بۆ ماوی دو ڕۆژە ڕێوسم تێنە گێران ژوان ڕێوسماژی سەماتێتە کێشان دووشەوە Di baweriya olê êzdiyan da her kesê 20 salan çilê zistanê û çilê havînê rojiyê bigirît ew biheştiye û hesaba roja axretê li ser nîne. لك فخر الدين ودن كلتيني وهنجي خاطرامتي بيني دلي شراغرا نايشيني كوچلاغر فروجينا بشافي روجوان فطارنينا او فرز خب جدينا چلاغر كسانت خود ناسين ابي چليد گرين 20 سالي دي چلي گرين 20 چلي هاويني و 20 چلي زوستاني دبتا چلچلا هر كسانت باوريا ازديادي ده هر كساني وان چلا بگرتن ماوي 20 سالي دا او انسانا حق و حساب آخرت سرنامینت. دیگل دوماهیک روژا چل زستان اف ججنه دهیتا گیران لپرزگه لالشا نورانی. بابا شیخ و خلمتکار و مجاورین لالشا نورانی بجداری اوان ریو رسمان بون. دیگل گووندا دریکانی بریوت چو.
کاوە عومەر دەنگی ئەمریکا پرزگەها لاڵش. پیرۆزباهی ئەوێ جژنێن تەواە خەڵکی دیکن هەلبەتە ئەمتین داویا بەرنەما ئیرۆیا کورد کونەکشن هەتا بەرنەما بێت لە ڕۆژە یەک شەمووی هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.